دووبارە سڵاوتان لەبێت ئەچین لای تەوەرێکی تری ئەمڕۆی کورسات مەگەزین و گفتوگۆکەین لەسەر یەکێک لەو بڵاوکراوانی کە بە تایبەت بۆ جینۆسایدی ئێزیەکان ئەویش مێژووی کۆمەڵکوژی کوردانە. دیارە ئەم کتێبە لە نووسینی کۆمەڵێک نووسەرا و چەندین چیرۆکی بە بڵێن جینۆساید لە خۆیەگرێت. گفتوگۆکەم لە زۆر بەڕێز دکتۆر فەرما حوسێن دەروێش کە بەڕێزیان نووسەر و پسپۆری بواری جینۆسایدن و لە کورسات مەگەزین میوان. دکتۆر فەرمان سڵاوی لەبێم کاتت باش بێ، زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاتی بەڕێز باش. زۆر سپاس بۆ تۆ. بەدەستپێک باس لە ڕۆڵی نووسەران و هەروەها بە تایبەتیش ئەو کەسانی کە لە بواری جینۆسایدا کار ئەکەن تا چەند گرنگە بە دۆکۆمنتکردن و هەروەها نووسینەوەی ئەم مێژووە؟ دۆکیۆمنتکردن و بە ئەرشیفکردنی جینۆسایدی گەران بە تایبەتی جینۆسایدی گەری کورد کارێکی پیرۆزە، ئەرکێکی پیرۆزە، بەڵام مەخابن بەداخەوە زۆربەی نووسەران بە هەوڵی تاکە کەسی ئەم هەوڵیان داوە تا ئێستا نە حکوومەتی هەرێم نە لایەن پەروەردەکان ئاحزابی سیاسی لە کوردستان تا ئێستا شانە نەداوەتە بەر ئەم ئەرکە پیرۆزە، ئەم ئەرکە قورسەوە دەکرا باشتر لە ئێستا بین. ئەوەی کە کراوە لە ئێستادا مەسەڵەن بە مێژووی خزمەتکردن بە کەسی جینۆساید ئەو کتێبەی لە بەردەستی جەنابتە کە ساڵی پار لە 2023 چاپ بڵاوکرایەوە، هەوڵێکی مەکتەبی شەیدان و تێکۆشەرانەوە دەیان نووسەر بە هەمان ڕێژکی هەوڵدانە ڕۆشتوون، بەڵام دەکرێت هەوڵانە یەک بخرێن، دەکرێت هەوڵی تاکە کەسێکان بکرێت بە هەوڵی جەماعی هەم بە شێوەیەکی نەتەوەی و نیشتیمانی هەم بە شێوەیەکی حکومی هەم لە ئاسی نەدەوڵەتیش خزمەت بکرێت و دەستی نووسەرە قەڵەمە پڕ بە پێزەکان بگیرێت بۆی لەم بوارە خزمەتی زیاتر بکەن، چ لە ڕووی مێژوویی، چ لە ڕووی فەرهەنگی، چ لە ڕووی ئەدەبی، چ لە ڕووی زانستی خزمەت بەم کەیسانە بکەن و لە کاروانی خزمەتکردن بەم کەیسە دانەبڕێن. زنجیرەی جینۆساید لە کوردستان بە دەیان ساڵ و بە چەندین دەیە هەمیشە خۆی دووبارە ئاکاتەوە و زۆر ئێمە ئەم بابەتان نابینین، هەر جارەی لە پارچەیەکی کوردستانی بینین. مێژووی کۆمەڵکوژی کوردانم کتێبە لەکەیەوە باس لە جینۆساید دەکات. ئایا گەڕێنەوە بە مێژوو لەگەڵی یاخۆت چ بابەتێکی سەر لە نێو کتێبەکە؟ دەگەڕێنەوە بۆ مێژوو لەگەڵی. ئەو کتێبە هەوڵێکی گشتگیرە، وەکو وتم مەکتەبی شەیدان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆردی شەیدان و جینۆساید کراوان بەشی جینۆساید لە چوارچەوەی کۆمەڵی هەوڵی بە چاپگەیاندنی بەرهەمە زانستی و مێژوویەکان لە بواری جینۆسایدا خزمەتی کردووە. مێژووی جینۆسایدی کوردان لە حقیقەتە مێژوویەکی درێژی هەیە و ئەم کتێبە باسی تەنها مێژووی جینۆسایدی کوردان ناکات، بە شێوەیەکی گشتگیر باسی کۆمەڵکوژی کوردان و گەرانی جری جیهان دەکات و وەکو وتمان مێژووی جینۆسایدی کوردان درێژ دەبێتەوە بۆ هەزاران ساڵ و حتا پێشی ئیسلامی ژمە جینۆساید کراون، لە سەردەمی ئیسلامی جینۆساید کردن، لە مێژووی تازەش جینۆساید کراون و تا ئێستش لە هەزار درێژەی هەیە. ئەوە هەمومان دەبینین بەڕچاوی هەمومانەوە حکوومەتەکانی تری زرهێزی دنیا لە هەر چوارپارچەی کوردستان بەردەوام لە هەر هەرێک لە هەر بەهانەیەکە گەڕن بۆی کورد جینۆساید بکەن، بەڵام مێژوویەکی دوور درێژی هەیە و مێژووش بەڕێی من ئیدامەی هەیە ئەگەر خۆمان وشیارتر ڕێگر نەبین لەوەی کە جینۆساید کرێ. کوردستان بۆ مەڵبەندی جینۆسایدەکەوایە مارێک لیڤین مێژوونووسی کۆمەڵکوژی یان جینۆساید لە سەدەیەک لەمەوە پێشباسی ئەوە کاکە کوردستانیان مادۆڵی ڕۆژهەڵاتیان ئەرمەنستانیان باشووری میزۆپۆتامیا هەمیشە لە ساڵەکانی مەسەرەن لە دوای 1940 و شەڕەکانی چاڵێران و ئانەوە لە سەردەمی حکوومەتی سەردەمی دەسەڵاتی عوسمانەکانەوە بە تایبەتی لە دوای 1850 بە 1970وانە بوو مەڵبەندی جینۆساید، چکە گەلانی ئەرمەنی و ئاشووری لە سەردەستی عوسمانەکان جینۆساید کراون، بە تایبەتی بزار لە 1950 بە 23 قڕکردنی ئەرمەن و ئاشوورەکان ڕوویدا، ئەمە لە ژێردەسەڵاتی عوسمانەکان و لە بیزار لە ژێردەسەڵاتی تورکەکاندا و بگەڕێنەوە بۆ عێراقیش لێرە دیسان هەر جینۆساید ڕوویدا لە 1960 درێژەی کێشا تا ئەوەی ئاخرین جینۆساید مەسەرەن کیمەبارانی هەڵەبجە و ئەنفال و ئەوانەی دوای هات و کوردە فەیلێکان، زەرگوشەکان و قڕکردنی کوردان لەو ناوچانەوە لە هەمان کاتا قاپوورکردن و جینۆسایدکردنی قەڵازێ و پێنجێن و سەی سادق و دەیان شار و گوندی تر زیاتر لە 4500 گوندی تر جینۆساید کران و خاپوور کران بە ئەنواع شێوەی جینۆساید کردن و بگەڕێنەوە بۆ مێژووی پەهلەویەکان لە ئێرانیش ئێمە دیسان ناوچە کوردەکان بەر شاڵاوی جینۆساید کەوتون. بە هەموو ئەمانە بۆمان دەرەکەوێکە بۆ لە سووریاش ئەمە درێژەی هەبووە لە هەموو سەردەمەکانە لەو ناوچانەی کە کوردیان بەسەرا دابەش کراوە، چ لە مێژووی کۆن، چ لە مێژووی نوێ، چ لە سە ساڵی ڕابردوو ئێمە بەردەوام جینۆساید کراوین و بەردەوام کوردستان مەبەندی جینۆساید بووە بە یەک ئاراستە لەگەڵ ئەرمەن و ئاشوور و لەگەڵ ئەرمەنەکان و لەگەڵ نەتەوەکانی تر ئێمەش بەدەر نەبووینەوەی کە جینۆساید کرێن قڕ بکرێن و بەداخەوە تا ئێستا درێژەی هەیە و ئیدامەی هەیە و
کوردستان بوو مەڵبەندی جینۆساید لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی کە مارک لیڤین باسیەکە بەڵێ فعلان کوردستان مەڵبەندی جینۆسایدە و دواهەمین جینۆسایدی سەدەش ناخۆشترین گەورەترین جینۆسایدی سەدەش کە بەڕێی منە کرایشی زۆر گەورەتری لەسەر کرێت جینۆسایدی شنگالەکان ئێزیدەکان و خوشکبرایانی ئێزیدیەکە تا ئێستا توانین بڵین بە دەردی ئەنفال و کیمەرباران خەمساردی و وەکوڵێ بێباکێکی ئۆماندیوە چ لە حکوومەتی هەرێم چ ناوخۆ چ لە دەرەوە کە ئەو کەیسە ڕێچکەی یاسایی خۆی و ڕێچکەی ئینسانی خۆی وەرنەکردو تا ئێستا جینۆسایدی شنگال کۆتا جینۆساید بێت ئەگەر واقعی بمەوە ڕازگویانە جوابت بمەوە نەخێر چونکە ئێمە لە مێژووی کۆن لە 1940 23 ساڵ پێش جینۆسایدی شنگالەکان دیسان 300 ساڵ پێشەوە لە 1940 کوردەکان کوردە ئێزیدەکانی ئێمە جینۆساید دەکرێنەوە قڕەکرێنەوە لە ناوە برێن و لەسەر دەستی دەسەڵاتی حکوومەتی عوسمانیان دەوڵەتی عوسمانیان سوڵتانی عوسمانەکان لە ناوە برێن دوای 300 ساڵ لە 2004 دیسان لە ناوە برێن پێش 2014 ئێمە جینۆسایدی زەرگۆشی و فەیلیۆکان و خاپوکردنەکان کە ناومان بردن و جینۆسایدی ئەنفال و لە ناوبردنی سەدان هەزار کورد و جینۆسایدی هەڵەبجەمان بەسەر هات و ئەتوانم بڵێم لە خۆشباوەڕی ئێمەوە مەنەزانی ئەمانە دوایین جینۆسایدن کە بەسەر گەلی کوردی و بەسەر کوردێت لە هەر چوارپارچەی کوردستان و بزار لە باشووری کوردستان کە بووە بە مەڵبەندی جینۆسایدی هەر چوارپارچەی کوردستان و کوردستانی گەورە بەڵام بەداخەوە نەمان بینی دو جینۆساید بچکو ئێمە وەکو کورد چوەکو ئاستی شخصی چوەکو ئاستی عام چ لە ناوخۆ چ لە دەرەوە نەمانتوانین ڕێگر بین وەکو میلەتانی تر لە باشووری سوودان لە کەمبۆدیا لە ڕواندا لە بۆسنا لە کۆزۆفۆ لە جووەکان مەسەرەن ئەرمانەکان نەمانتوانی پێبەوە بگرین کە جینۆساید نەکرێت نەخێر بەڕێی من جینۆسایدی شنگال دوایین جینۆساید نەبوو نەک ئەکرێ دوایین جینۆساید بێت دوایین جینۆسایدی کورد نەبووە ئەو تا ئێستا لە هەزار لە هەفتەکانی پێشوو لە مانگەکانی پێشوو بینیمان کە حکوومەتی تورکیا چۆن کوردانی ئێمە جینۆساید دەکات لە ڕێگەی جیاواز جینۆسایدی ژنگەیمان هەیە جینۆسایدی جستەیمان هەیە جینۆسایدی کلتوریمان هەیە و جینۆسایدی زمان و فەرهەنگمان هەیە کە تا ئێستش لە هەزار لەسەر دەستی زلهێزانی دنیا ئێمە جینۆساید دەکرێن و ئێستش ئێمە لە قۆناغی جینۆسایدان بەڵام ئەکرێ ورتر و ڕوونتر لێ بڕوانین بۆی بزانین کە هێشتا کۆتایی نەهابوو ئیدامە هەیە. زۆر باشە مێژووی کۆمەڵکوژی کوردان لە نووسینی چەند نووسەرە و چۆن بە دوواداچوون کراوە بۆ بابەتەکانی نێو کتێبەکە ئایا نووسینی کتێبێک کە لایەن چەند نووسەرێکەوە بنووسرێتەوە ئەم هەنگاوە چۆنە و چۆن کارتان لەسەر کردووە؟ مەکتەبی شەیدان و تێکۆشەران بۆردی شەیدان و جینۆساید کراوان بەشی جینۆساید ئەمەرکێ لە ئەستۆ گرتووە کتێبە لە نووسینی شەش شەواڵ و هاوڕێ و خۆشەویستی خۆمە کە بەشی جینۆسایدی مەکتەبی شەیدان چاپی کردووە و سەرلەبەری هەوڵەکان هەوڵی جددین و هەوڵی تاریخی و زانستین و پێم خۆش نییە ناوی هەمویان بەرم نەگەکییانم بیرچێ بەڵام شەش نووسری زۆر باش تیانە نووسیەوە ئەم هەوڵانە هەوڵی خزمەتکردن و ئەکرێت لە ڕێگەی هەوڵانەوە هەم کتێبخانەی کوردی هەم بوارە زانستەکانی خزمەتکردن بە کەسی جینۆساید چالاک بکەینەوە و فعالیان بکەینەوە بێتە هۆی ئەوەی کە هەم کتێبخانەی کوردی چالاک بێتەوە هەم حکوومەتی هەرێم بە ئەرکی خۆی هەستێت چونکە ئێمە بۆ ئیمکانەکەمی کە هەمانە لە مەکتەبی شەیدان و جینۆساید و بۆ ماوەکەمانی کە لەبەر دەستمانە بۆ خزمەتی کەسی جینۆساید و شەهیدان توانیمانە کە چەند ئەرکێکی بەم شێوازە ڕاپەڕین و چەند بەرهەمێک لەم شێوازە بخێنە ناو کتێبخانەی کوردی و باری جینۆسایدەوە بەڵام ئەم هەوڵانە ئێمە کافی نییە بەدڵنیایی ئیمکانی زیاتری پێویستە کۆنفراس و دیدار و دیبەیت و پانێڵ و بەرهەمی زیاتری چاپ و چوونە دەرەوەی پێویستە لە ڕاستیە ئەکرێ ئێمە هەوڵەکان دیسان گوازینەوە بۆ ئەوەی کە لە دەرەوە سیمینارات ئەنجام بدەین هەر لە چوارچێوی کتێب و بەرهەمی چاپکراوانەی بینینەوە ئەم ئەرکی بەتەنها مەکتەبی شەیدان و تێکۆشەران نییە ئەڵکی بەتەنها یەک نووسەر و دوو نووسەر و دەستەیەک نییە ئەرکی بەتەنها تیمێک نییە دەکرێت چەندان تیم لە ناوخۆ لە دەرەوە لەسەر سەرجەم ئۆرگانە جیاوازەکانی هەم حیزبی هەم حکومی هەم ڕێکخراوەیی وەکوڵێ چێ بکەین دروست بکەین بۆ ئەوەی خزمەتی ئەم کەیسە بکەین بەڵام خۆشبەختانە ئێمە بەو ئەرکە ساوین و شەرەفیمان پێ بڕێکە کۆمەڵێک قەڵەمی بەڕشت کۆمەڵێک قەڵەمی خزمەتکاری بواری جینۆساید کۆمەڵێک قەڵەمی ڕازگۆ بوێر لەم بوارە کۆ بکەینەوە و ئەم بەرهەمەی لێ بێتە بوون. هەنگاوی ترتان هەیە بۆ تای ئەو بابەتانی یاخود بە دوواداچوونی ئێوە ئەو بابەتانی کلم کتێبەیە جێگەیان نەبووتەوە بتوانن کە هەنگاوی ئایندی بۆ بنێن و کتێبی زیاتر بڵاو بکەنەوە لەسەرم بابەت. بەڵێ بەدڵنیایی ئێمە لە دوای 1991 پێش دامەزراندنی مەکتەبی شەیدان و تێکۆشەرانیش جەنابی ڕەوانشاد جەنابی مام جەلال بەردەوام هەوڵی داوە چرن لە خۆچ لە دەرەوە ئۆرگانەکانی ڕاستپاردەوە دامەزراندنی مەکتەبی شەیدان و
تێکۆشەران و بۆردی جینۆساید و بەشی جینۆساید و هەموو ئەوانش کە خزمەت بە کەیسی جینۆساید و ئەنفال و هەڵەبجە کیمیاباران و شەیدانەکان هەر لەسەر ڕاستپاردەی جناوی مام جەلال بە خۆشحاڵیەوە هەنگاوی ترمان دەبێت ئینشاءڵڵا و ئەرکی قورسترمان لە پێشە ئەکرێ ئەو کەیسەی کە تا ئێستا بە ساردی ماوەتەوە کە دوایین کەیسی جینۆسایدی گەلی کوردە لە باشووری کوردستان ئەکرێ ئێمە زیاتر ئیشی لێ بکەین و کەیسێکە کە ئەم کەیسە هێشتا بەسەر نەچووە چۆن سەررجەم کەیسەکانی جینۆساید بەسەر ناچێت بەڵام ئەم کەیسە هێشتا گەرمە لە ناوەندە جیهانیەکان ئەتوانم بڵێم ئێمە نەک هەنگاوی ترمانە بێ بە ئەرکی خۆمانی ئەزانین بە دڵنیایەوە چ لە مەکتەبی شەیدان باڵانی مەکتەبی شەیدان چ لە سەررجەم ئۆرگانەکان چ لە ناوخۆ چ لە ناوەندەکانی دەرەوە کە نوێنەرایەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە ناوەندەکانی دەرەوە گرنگیان بابەتی داوام قسەم لەگەڵ زۆربەیان ناکردووە بە نمونە باڵۆزی عێراق لە نەمسا نوێنەری حکوومەتی هەرێم لە ئیسپانیا نوێنەری حکوومەتی هەرێم لە بەریتانیا نوێنەری حکوومەتی هەرێم لە وڵاتی ئێران نوێنەری حکوومەتی هەرێم لە چەندی وڵاتی تر قسەم لەگەڵ کردوونەوە دڵنیام هەواڵانیش هەرێکە و ئاسی خۆیەوە چۆکو ئاسی شخصی چۆکو دامەزراوی قسەی لەگەڵا کردوون و بۆ ئەوەی چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەم شەرەفمان پێ بڕێ کە هەنگاوی تر بنین بە ئاراستەی خزمەتکردنی گەورە بە کەیسی جینۆساید و بواری جینۆساید لە ناوخۆ لە دەرەوە بابەتانە تا چەند گرنگە لێکۆڵینەوەیان لەسەر بکرێت دکتۆر فەرمان نەک هەر گرنگە ئەرکمان بێ ئەرکی لە پێشینەمان بێ چونکە بەداخەوە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە وەکو خۆی ئەم بابەتانە بخێنە شوێنی خۆی ئەم بابەتانە سوودی لێوەرگرین بە بەڵگەی ئەوەی کە وڵاتانی جیهانی سێم کە ناوە بڕێ کۆسۆڤۆ بۆستنا کەمبۆدیا ڕواندا دارفۆر وڵاتانی باشووری سوودان ئەوان توانیوە دەوڵەتشی لە دروست بکەن نەکەوەی هەوڵی بچووک بچووکی وەکو چاپکردنی کتێب و قۆناغە زانستیەکان کە لە ڕاستیان لە چاو دەوڵەت ئەم هەوڵانە بچووکن ئێمە زۆر ئەتوانم بڵێم ئەرکی گەورەترمان لەسەر شانە ئەم هەوڵانە بێ درێژە بکێشێ بۆ ئەوەی بە ئاراستەی دروستبوونی کیانێکی سەربەخۆ دروستبوونی دەوڵەتێک دروستبوونی پارێزگاری لەم نەتەوە لەم گەلە کە تا ئێستا بێ دەوڵەتە هەوڵی گەورەتر هەنگاوی گەورەتر کار و ئەرکی گەورەتر بنین بەدڵنیایەوە ئەمە نەکەر گرنگە ئەرکی گەورەیە و ئەبێ ئەرکی لە پێشینەی نمونونەکانی وەکو ئێمە بێ کەس خۆی لێ نەبێرە بڵێ من ئەوم کرد و ئەو نەیکرد من ئەوم کرد و هاوکاری نەکرام هەمومان نتوانین ئەگەر بە وشەیەکیش بێ ئەگەر بە دەقەیەک وەستانیش بێ تا چ جای بگا بەوەی کە لە ناوەندە دەوڵەتەکانە ئیش لەسەر بکەین ئەتوانین ئیش لەسەر بکەین و بەدڵنیاییەوە هەر کەسێک ویژدانی هەبێ ویژدانی زوندوو بێ هەستی مرۆڤایەتی باڵا بێ و بێوێ خزمەتی ئەو کەسانە بکا بەدڵنیایەوە نەگەر گرنگە بە ئەرکی ئەزانێ و دڵنیاشم لەوەی کەوانەی کە قەڵەمی بە بڕشتی ئەم بوارن کەم تەرخەمیان نەکردەوەی کەم تەرخەمە حکوومەتی هەرێم و ناوەندە معنی و پێندارەکانن کە لە ئاسی باڵان تا ئێستا نەیانتوانێم کەیسە بە پایان بگێنن سوپاس بۆ دکتۆر فەرما حسێن دەروێش نووسەر و پسپۆری بواری جینۆساید کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بووی بێگومان پەرزگای لالیشی شێکێک لە پەرزگا هەرە دێرین و زۆر پیرۆزەکانە لە ئێزیدیەکان فۆتۆستۆریەکمان هەیە ئێستا کە تیای سەردانی کچان و ژنانی بۆ بڵین ئێزدی ئەبینین بۆ پەرزگای لالش پێک کۆبینەری و فۆتۆستۆریا بین و دواتر ئەگەڕێمەوە گفتگۆی زیاتر فەرموو سپاس بۆ هاوکارانم دکتۆر لێکەوتەمرۆیەکانی جینۆسایدی شەنگال چییە ئەگەر باسێک لەوە بکەین و چۆن نەتوانین کوردستانیش بکەین بە مەڵبەندێک بۆ نەهێشتنی جینۆساید ئەمە هەرە بێت خەون بێت یاخود ئەکرێت ئەمە بەدی بێ بەڵێ لە پرسیاری یەکەمتەوە دەست پێ یەکەم لێکەوتەمرۆیەکانی جینۆسایدی شەنگال و ئێزیەکان و خوشکورانی ئێزی لێکەوتەی زۆری هەبوو ناکرێت من هەمویان ڕێز بکەم بەڵام هەندێکی هەر باز دەکەین گەورەترین لێکەوتەی مرۆیی کە لە کارەساتەکە کەوتویانە ڕووداوی جینۆسایدی خوشکورانی ئێزی کەوتەوە 430,000 شەنگالیان ئێزیدی بە کچ و کوڕ و ژن و مناڵ و پیر و بکەوتە و نەدار و بێدارەوە ئاوارە بوون 140,000 دەڕۆژ
بەبێنان و ئاوارە بوون و کوشتن و لەناوبردننی خوشکبرانی ئێزیدی زیاتر لە 2000 کەسیان لێ کوژرا لە هەنگاوی یەکەمە لە هەفتەیە یەکەمە با بڵێن 400 لەوانە لە گوندی کۆجۆ لەو گوندا کۆمەڵ کوشکران و زیندە بەچاڵکران بە کۆمەڵ کوژران ڕفاندنی جینۆسایدی ڕفاندنی خوشکبرانی ئێزیدی زیاتر لە 300 لە 3000 خوشکبرای ئێزیدی ڕفێنران کە 1500یان تا ئێستا پشتڕاست کراوەتەوە بابەتی ونبوونی ئەوانەی کە جینۆساید گرتنیەوەیان تووشی ڕاکردن و مەسەرەن خۆشاردنەوە و حەشاردان و ئانە بوون ون بوون ینی 500 داوانە لەو ونبووانە 250 تا ئێستا پشتڕاست کراوەتەوە 250 کەس نازانێت چیان بەسەرهاتووە بەس ئەوانی تر ئەو 250 کە سوکاریان پشتڕاستیان کردەوە کە بەڵێ 250 هەرون بوون مردوەکان ئەوانی کە لە ڕێگەی کۆچکردن و مەسەرەن هەوڵی ڕزگار بوون و ئانە بە پیر و بە ژن و بە مناڵ و بە هەموویانەوە تا ئێستا ئێمە 600 مردومان بۆ پشتڕاست کراوەتەوە لە ناوەندا نێودەوڵەتی و ناوخۆیەکان کە 600 نەفەریان لێ مردوون ڕوخاندنی پەرستگا و شوێنە گرنگەکانی ئێزیدیان کە وەکو باسانکردن نمونەکانی وەکو لالوشوانە 14 شوێنەواری گرنگ خاپور کرا تەخت کرا تەقێنرایەوە لە ناوبرا و بێسەر و شوێنەکان 3500 بێسەر و شوێنمان هەیە ئێمە لە جینۆسایدی ئێزیدیەکان کە هەرکەس نازانێ ئاسەواران لەکوێ ئایا کوژراون فرۆشراون چیان بەسەرهاتووە سەبیکردنی کچان کە قێزەونترین ڕووداوی سەدەیە بەڕێی من چ لە ڕەقە چ لە مووسڵ چ لە ئیستانبول و لە تورکیا سەبیکردنی کچان کە نادێمورادێک گێڕێتەوە کە لە نێوان 400,000 بۆ 800 دۆلار فرۆشراون و هەندێک جار بە کۆمەڵ دەسرێژی سێکسیان کرد سەری هەندێک جار دەیان جار فرۆشراون ینی هەندێک حاڵەتمانەیە کە دەیان جار فرۆشراون یان گۆڕینەوەی ژن لە نێوان ئەوانی کە داعشن ژنانی ئێزیدی کە سەبی کراون چەندان جار ئاڵگۆڕیان پێکراوە گۆڕینی ئاین کە ئەمە دقن ئەو ئیشەیە کە ئێمە زۆر بەجددی ئیش لەسەر بکەین چەوەکو مەکتەبی شەیدان و تێکۆشران چ لە ئاسی نێودەوڵەتی چەوە لە ئاسی حکومی گۆڕینی ئاین جینۆسایدی ئێزیدەکانی کردو بە جینۆسایدی نەدەوڵەتی ینی 100% جینۆسایدی ئێزیدەکان جیاوازە لە زۆر جینۆسایدی تری ناوچەکە و کوردان کە جینۆسایدێکی نەدەوڵەتیە چونکە بە پێی پێناسەی جینۆساید کە لە سەوچلەکان دانراوە ڕافایلدنیکردن هەڵمەژەی پێیەکە و بەندەکانی لە ناوبردننی بەشێک لە گروپێک لە ڕەگەزێک یان ئاینی بەشێک لە ئەو دانیشتوانە بێتە جینۆساید کەواتە ئەم جینۆسایدکردنی ئێزیدەکان جینۆسایدێکی ئاسایی نیە ئێمە سەرپێی بەسەرا بڕۆین بەڵکو نێودەوڵەتی ئەکرێ ئیشی لەسەر بکەین لە پرسیاری کۆتاییت وەڵامی بەمەوە دەکرێت کوردستان بکەین مەڵبەندی جینۆساید کوردستان چۆن ئەکرێ مەڵبەندی جینۆساید سارکردنەوەی ئەو نارسیست و عنسوریەتی کە لە نێوان کورد و عەرەب کورد و تورک کورد و فارس کورد و نەتەوەکانی تر هەیە کە تا ئێستا شەگەربینی بێتمان لە ئاخر پێشهاتی سیاسی لە کەرکووک درێژەی هەیە ئەبێ ئەم یەکتر سڕینەوە ئەبێ ئەم یەکتر قبوڵ نەکردنە بە یاسا بخرێتەوە شوێنی خۆی و تا ئێستا نەمانتوانی بخرێتە شوێنی خۆی چی ئێمە وەکو کورد نەمانتوانیەوە حەقە وەربگرین چ ئەوانی وەکو ئینسان یان وەکو دەوڵەت یان وەکو نەتەوەی سەردەستە و باڵادەست و دەسەڵاتدار نەیانتوانی و حەقە بە ئێمە بدەن هەتا کوردستان بەم شێوازەی ئێستا بێت لێرە چ لە پارچەکانی تر کوردستان ناتوانین مەڵبەندی ڕزگاری بە لە جینۆساید ئیشی گەورەتر ئەرکی گەورەترمان لەسەر شانە بە ئومێدیەوەی هەمومان پێکەوە بتوانین کەم ئەرکە لە ئەستۆ بگرین و کوردستان بکەینەوە بە مەڵبەندی ڕزگاری لە جینۆساید ڕوا پێکەوە ژیانیش سوپاس بۆ دکتۆر فەرمان حسێن دەروێژ نووسەر و پسپۆڕی بواری جینۆساید کە لە کورسات مەگەزین لەگەڵ ماڵ بووی دووبارە بەخێر بێت دکتۆر سوپاس بۆ تۆ